پەیوەندیەکان بەهۆی ڕێگریکردن لە کاک محمود لەوەی کە بچێت بۆ پایتەختی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە ڕنگدانەوەی خراپی هەبوو. ئێستا پەیوەندیەکانمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ساد و سڕیەکی تێکەوتووە و ئەمە ڕنگدانەوەی هەبوو لەسەر سەرجەم پەیوەندیەکانمان لە بەغدا، لە هەولێر، لە سلێمانی، لە کەرکووک. ئێمە هەڵوێستەکەمان بە نامەیەکی فەرمی ڕاگەیاندووە و کۆبوونەوەیش لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کرا لەوێش هەر هەڵوێستی خۆمان لەم بارەوە دەڕووی باسی ئەوەمان کرد کە هەموو هاوڵاتێک نەک تەنها ئەندامێکی سەرکردایەتی یاخود ئەندامی حەزبێکی تر مافی ئەوەی هەیە بەبێ ئەوەی هیچ ڕێگریەک هەبێت لەوەی کە بچێت بۆ پایتەختی هەرێمی کوردستان. پایتەختی هەرێمی کوردستان هەولێر مڵکی پارتی نییە، مڵکی یەکێتی نییە، مڵکی ئیسلامیەکان نییە، مڵکی گۆڕان نییە، مڵکی هەرێمی کوردستانە، مڵکی هەموو هاوڵاتیەکە. لەبەرەوە هیچ هۆیەکی یاسایی نەبووە سەبارەت بۆی کە ڕێگری لە کاک مەحموود یا لە هەر هاوڵاتیەکی تر بکرێت. و ئێمە داوای ئەوەمان کرد کە مادام هیچ شتێک ڕووی نەداوە، مادام هیچ کێشەیەک لە ئارادانیە، ڕوونکردنەوە یەکمان بەنێ یەکەم جار ئەمە لە نامەکەی خۆمانە بۆ زۆرە باسمان کردووە و هەروە داوای ئەوەشمان کردووە لوزنەیەک پێک بهێنرێت و ئەگەر دەرکەوت لەوێ کەم و کوڕیەک هەیە بە دڵنیایەوە ئەو کەم و کوڕی ئێمە ئەنجاممان نەداوە، بەڵکو پارتی دیموکراتی کوردستان ئەنجامی داوە. لە نەریتی دیبلۆماسیە عادەت وایە کە لایەنێک کە هەڵەیەک ئەکات داوای لێ بردو نەکات. لەبەرەوە ئێمە باسی ئەوەمان کردووە ئەم سێ ڕێو شوێنە بگرینە بەر بۆی بتوانین بگەین بە چارەسەرێک بۆ ئەو ساردوسڕی کە ئێستا لە ئارادایە. وەڵامی پارتی بۆ ئەم داواکارانی هەوچی بووە؟ وەڵامێکی زۆر ئەرێنی نەبوو، ئەتوان بڵێم وەرە وەڵامێکی سەلبی بوو. تا ئێستا ئەبوایە سەرۆکی هەرێم سەرک وەزیران خۆیان بێنە سەرخەت، چونکە ئەمە شتێکە پەیوەندی بەوانەوە هەیە. ئەم بازگانە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە، هیچ حزبێک نییە، لەبەرەوە ئەبوایە ئەمان بێنە سەرخەت. بەڵام دیارە هەندێک وردەکاری هەیە ڕەنگە ئێمە نەیزانین یاخود هەندێکی ئەزانین، بەڵام کاتی ئەوە نەهاتووە کە ئێمە ڕای بگەینین و باسی لێوە بکەین. ئەمە ڕێگرە لە بەردەم ئەوەی کە ئەم لێکۆڵینەوەی ئەو لژنەی کە پێکهێنراوە ئەگەر پێکهێنرا بێت راپۆرتی خۆی بنووسێت و بەرزی بکاتەوە. ئەجینا ئەمە 2 ساعتی ئەوێت راپۆرتێک، چونکە تۆ حسابی بازگەکە بکە نزیکەی ساعت و نیوەک لە هەولێرەوە دوورە. ئەگەر 2 ساعتیش لێوێ بن لە ماوەی کەمتر لە ڕۆژێک ئەتوانن لێکۆڵینەوەکە کۆتایی پێبێنن، راپۆرتەکە بنووسن، بەرزی بکەنەوە. بەڵام بە دڵنیایەوە مادام سەرۆکی هەرێم تا ئێستا هیچ قسەیەکی لەم بارەوە نەکردو، مادام سەرۆکی ئەنجومەنی وەزیران لەم بارەوە هیچ قسەیەکی نەکردو، دیارە ئەم مەسەلەی شتێکیایە کە ئەوان نایەنوێت بیڕوژێنن. خۆی ئێستا تێکەڵاویەک هەیە، یعنی ئەوانەی کە لە بازگەکان هەمیان پارتین، بەڵام لە هەمان کاتیشە کارمەندی حکوومەتی هەرێمی کوردستان سەر بە وەزارەتی ناوخۆن. کەواتە پێتامە هەڵوێستەکەی حکوومەتی یاخودی پارتی بووە؟ ئەکرێت تێکەڵ بکرێت، ینی ئەوانەی کە ئێمە نامەیان بۆ ئاراستەکەین ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان و کاربەدەستن لەو حەزبە و لە هەمان کاتیش ئەم بازگەی هی پارتی دیموکراتی کوردستانە و لەو لاشەوە سەر بە حکوومەتی هەرێمە و ئێمەش خۆمان بەشێکی لە حکوومەتی هەرێمی کوردستان. لەبەرەوە تێکەڵیەک هەیە لە مەسەلەکە، بەڵام لە هەموو حاڵەتێکدا ئێمە داوای وەڵامێکەکەین. ئەو وەڵامە چ لە پارتی دیموکراتی کوردستان بێت یا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێت، یاخود ڕوونکردنەوەیەکی گونجاو بێت، هۆکانی تیابێت، هۆکانی ئەم ڕووداوی تیابێت لەلایەن وەزارەتی ناوخۆوە. ئەوەی کە تا ئێستا باسی لێوە کراوە هیچ ڕوونکردنەوەیەکی تیان نییە. ئێمە سێ ڕێککەوتنمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەیە، هەندێکی پەیوەندی یان ئەمە لەو کاتەیە هاتوۆتە ئاراوە ئەو کاتێک کە سەرقاڵی پێکهێنانی کابینەی نوێیەم بوون و پاش ئەوەی کە کابینەکە پێکات ئومێدمان هەبوو و پێشمان وە بوو کە ئەم پەیوەندی بەرەو ئاسایی بوونەوە ئەڕوات. گرژێک هەبوو، سارد و سڕیەک هەبوو، هاتە پێش توانیمان هەمووی چارەسەر بکەین و هەنگاوەکان بۆ پێشەوە چوون. بەڵام ئەم ڕووداوە بە دڵنیایەوە کاریگەری زۆر خراپی لەسەر پەیوەندیەکان بەجێ هێشتووە و ئەبێت چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان قسە ئەکرد، باس لەوە ئەکرد کە پێش 2 مانگ 3 مانگ کاتەکەی بیرم نەماوە بزەبت کەیە کاک مەحموود لە میدیاکانە هەندێک قسەی کردووە و ناوی هەندێک لە پسراوەکانی پارتی دیموکراتی کوردستانی هێناوە، هێڵشی کردوتە سەریان. ئێمە پاش ئەمە بە ناوی مەکتەبی سیاسیەوە نامەیەک بۆ پارتی دیموکراتی کوردستان نووسراوە وردەکاریەکانی ئەم مەسەلەیە باسکراوە، هۆکانی و تا ئەندازەیەکی زۆریش مناڵم ڕوونکردنەوەیەکی تیا بووە، ڕوونکردنەوەیەکی تیا بووە بە شێوەیەکی دیبلۆماسیانە.
ئەمانیش دەستیان کردەوە پاشەوە کاک محمود قسەکانی خۆی کرد نزیکەی 15 ڕۆژ لە ڕۆژنامەکانی خۆیان لە میدیاکانی خۆیان لە ئینتەرنێت هەر باسی ئەم مەسەلەیانە کرد و تۆڵی خۆیان لێ کردەوە ئیتر معقول نییە پاشەوەی کە مەسەلەکە ئارام بووە و پاشەوەی کە ئەم قەیرانە تێپەڕی جارێشکە ئەمە بکرێتە بیان و بۆ ڕێگرتن لە چوونی کاک محمود بۆ هەولێر و بەدڵنیای ئەمە ئەو یەکەم کەس نییە یعنی ئەمە دیاردەیەکی زۆر خراپە لە کوردستانە بۆ نمونە ئێمە خۆمان ئەڵێن بەغدا پایتەختی عێراقە و بە پایتەختی ئێمەشە باشە ئێمە هەڵوێستمان چی ئەبێت ئەگەر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بێوێت بچێت بۆ بەغدا و لەوێ ڕێگای لێ بگرن یان نەڵێن فڕۆکەکەی لە فڕۆکەخانەی بەغدا دابەزێت بە دڵنیایەوە ئەمە بە سوکایەتی حسابەکرێت ئێمەش بۆ جۆرە سەری مەسەلەکە ئەکەین بە فەرمی بەڵێ بە فەرمی دوو ئیدارەیە نییە بەڵام بەواقع شتێکی لێ ماوە یان ئاساوارەکەی ماوە ئەوەی کا کۆسرەت لە دێگەڵە بوو یان جیاواز بوو لەوەی ینی لەو شوێنی ئێستا ئەمجارە نەبوو بەڵام لە هەموو حاڵەتێکدا یان شوێنەکە زۆر گرنگ نییە تۆ ئەگەر سەیری دوو بازگەکەش بکەیت کە بەرامبەر بە یەکترین یەکیان هیەچێتیە یەکیان هی پارتیە خۆی ئەمە شار هەڵەیە ئەبێت یەک بازگە هەبێت و ئەگە بازگەیەکی هاوبەشیش بێت لە هەمووی باشترە بەڵام کە ئەوە نەهاتوۆتە ئاراوە بەڵام ئەمە پەیوەندی زۆرتر پەیوەندی بە قۆناغێکی پێشترەوە هەیە ڕەنگە پەیوەندی بە پار و پێرارەوە هەیە بە گرژێک هاتە ئاراوە دوو بازگەدانرن و لە ڕاستیدا خۆی ئەم ناوچەیە بازگەشی لێ نەبوو تەنها بازگای هەولێر هەبوو ئەو کاتێک کە ئەچیتە هەولێر تەنها بازگای هەولێر هەبوو کاتێک کە ئەو گرژە هاتە ئاراوە بازگەی پارتی بازگەی سماقۆڵی دانا ئێمە لە بەرامبەریاندا بە دڵنیایەوە لە شوێنێکی خواردتر بازگەکەی خۆماندانە بەڵام چارەسەر ئەوەیە بازگەکان لە ئەسڵان نامێنن بازگەی داخلبوون بۆ شارەکان ئەو ئاساییە هەبێت لە حکوومەتە هاوبەشن بەڵام لە بازگەش جیاوازن ئەمە یەکێکە نا ئەمە دوو ئیدارەی نییە ئەمە دوو ئیدارەیە بەڵام ئەمە ڕوخسارەکانی دوو ئیدارەی کۆنە یانە ئەمە دوو ئیدارەی بیری خەڵک دێنێتەوە کە سەردەمی دوو ئیدارەی وابوو لە دێگەڵا ئەوان بازگەیەکیان هەبوو لەو لاوە ئێمەش بازگەیەکمانە نەکات لەوێ لە هەموو شوێنێک یعنی ئەمە یەکێکە لە دیاردە خراپەکان ئەم ئاماژەی خراپی تایە ئەکرێ ئەم ئاماژانە هەڵ بواشێنرێتەوە نەهێڵدرێت بەوەی کە پەیوەندیەکان ئاسایی بکرێنەوە بەڵام لە هەموو حاڵەتێکدا یعنی یاساکە بۆ جۆرەیە کاتێک کە سات و سڕی گرژی لە پەیوەندیەکان دێتە ئاراوە ئەم دیاردانە ڕۆئەدەن ئەگەر ئێمە بتوانین پەیوەندیەکی ئاسایی لە نێوان هەردوولادا دروست بکەین بە دڵنیایە ئەو شتانە کاریگەریان نابێت لە بنەمادا توانیمان لە قۆناغی پێکهێنانی کابینەی نوێمە سەرکەوتوو بین لە تێپەڕاندنی کێشەکان ڕاستە زۆری خایاند بەڵام توانیمان لە هەموو حاڵەتێکە بە سەرکەوتنی دائنم کە توانیمان سێ ڕێککەوتن یەک لە دوایەک واژۆ بکەین و ڕێککەوتنیەکیان تایبەت بوو بە کەرکووکەمە خەڵک زۆر دڵی پێخۆش بوو کە هەردوو لە توانیوانە ئەم کێشەیە لەگەڵ یەکتریە چارەسەر بکەن بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر ئێمە لە یەکێک لەم سێ ڕێککەوتنە شکست بێنین ناتوانین چارەسەری بکەن بە دڵنیایی هەر سێکی ئەگرێتەوە و دیسان هەلومەرجێکی نالەبار دێتە ئاراوە ئێمە ئەوەی کەرکک تا ئێستا بە شێوەیەکی ئاسایی بۆ پێشەوە نەچووە و تا ئێستا جۆرێک لە گومان لە مامەڵە لەگەڵ یەکتریا هەیە ئێمە تێڕوانیمان ئەوەیە کە پێویستە هاوکاری یەکتر بین بۆ ئەوی بتوانین بە هاوکاری یەکتری پارێزگارێک دیاری بکەین ئێمە وازمان لەوە هێنا کە ئەو پارێزگارە هەر ئەبێت بە ناوی یەکێتیەوە بێت وامان لێ کردووە کە ئەمە کاندیدی لیستی برایەتیە و ئێستاش کە کەسێک هەیە ئەمە کاندیدی یەکێتی نییە کاندیدی پارتیشە کاندیدی لیستی برایەتی ساڵی 2005 و بۆەوەش ڕازی بووین بەڵام دیسان کۆمەڵێک کێشە هاتە ئاراوە هەندێکجار گومان لەوە هەیە کە هەر کاتێک هەنگاوێک بۆ پێشەوە بچین گروپێک هەیە لایەنێک هەیە هەندێک کێشە دروستاکات بۆ ئەوی بگەڕێنەوە دواوە ئەوەی ئێمە یانی شیکردنەوەی خۆمان هەیە یاخود جێڕانەوەی خۆمان هەیە ڕەنگە لەوەی ئەوان جیاواز بێت ئێمە پێمان وایە کەرکک مەسەلەیەکی نەتەوەیە ئەبێت لە ناو کەرکک ململانێ لە نێوان یەکێتی و پارتی و گۆڕان و ئیسلامیەکان و شوڕیەکان ئەوە نەمێنێت ئێمە لەوێ پێویستە یەکبەرە بین ئەوە تێڕوانینی ئێمەیە هەست دەکەین هەمووان ئەو تێڕوانینەیان نییە و بەهۆی ئەمەشەوە هەندێک جار
تەگەرە دروست ئەکەن یاخود دەستی بە مەسەلەکە ئەکرێت و ئەبێتە هۆی ئەوەی کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کاتی خۆیدا و بۆ جۆرەی کە پێویستە کۆنە بێتەوە ئەوان ئەگەر مەبەستیان بێت ئەتوان بە ڕۆژێک بە ئەندامانی خۆیان بڵێن ڕۆژێک دیاری بکەن هەمووتان بچین بۆ کەرکووک لەوێ کۆ ببنەوە بیانویەکیان هەبوو بەوەی کە کەرکووک داگیر کراوە ئەوان ناتوان بستنەوە کەرکووک و نانێ و بستن بۆ کەرکووک پێشنیارمان کردوتمە با لە شوێنێشتر بێت با لە قەرەهەنجیر بێت کە سەر بەر کەرکووکە ئەوەشان ڕەت کردەوە ئەمانەوێت کۆبوونەوەی گوێت تەنانەت ئەو کاتەوتمان ئەگەر لە هەولێریش بێت ئامادەین بەڵام ئەو کاتە عەرەب و تورکمانەکان ڕازی نەبوون بەڵام دەرفەتێک هەبوو لە قەرەهەنجیر کۆ ببنەوە ئێستا ئێمە ئەمانەوێت یعنی کێشەی شوێنمان نەکردوتە کێشە یان شوێن لە ئێمە کێشە نییە لە ناو کەرکووک بێت لە هەولێر بێت لە شوێنێکی تری سەر بە پارێزگای کەرکووک بێت هیچ کێشە نییە بەڵام ئەبێت حسابی عەرەب و تورکمانەکانیش بکەین ڕەنگە عەرەب و تورکمانەکان بچن بۆ قەرەهەنجیر بۆ نمونەوە بەشداری بکەن لەوەی کەرکووک و مافی خۆشیانە و ئەبێت بەشداریشی تیا بکەن چونکە خۆیان ئەندامن بەڵام کێشەکە لە گروپی کوردیە و لە ناو گروپی کوردیشە نیوەی گروپەکە نیوەکەی تری گروپەکە کە پارتیە زۆر زیاد کێشەکە لەلایەن ئەوانەوە دروست دەبێت یعنی ئێمە ڕێککەوتنێکمان واژۆ کردووە ئەبێت ئەمە جێبەجێ بکرێت و هەمیشە ئەوەیان بیرەخێنەوە و ئێمە هەمیشە باس لەوە ئەکەین ڕێککەوتن کاتێک واژۆ ئەکرێت بۆ ئەوە نیە هەر واژۆ بکرێت و دابنرێت وەکو دیکۆمنتێکی سیاسی یاخود ئیداری و ڕێککەوتن واژۆ ئەکرێت بۆ جێبەجێ بکرێت کێشەکان ئێستا دروست بووە کاتێک کە چێتە قۆناغی جێبەجێکردن زۆربەی جار لەوەوە دێت کە کاتی کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا دیاری ناکەن یاخود نایەن یاخود نیوەی دێت و نیوەی نایەت دیارە تێڕوانینەکی جیاواز لەوەی ئێمە هەیە ناتوانین یان مەسەلەکە هەر ئەوەیە چارەسەر ئەوەیە کە ئەو ئەنجومەنی پارێزگایە کۆب بێتەوە چارەسەر ئەوەیە هیچ چارەسەری تر نییە ئێمە شار لەسەر ئەو بنەمایە کارەکەین کە پێویستە هەموو نوێنەرەکانی کورد بچن بۆ کۆبوونەوەی ئەنجومەنی پارێزگا ئەرچی نەتەوەی خۆیان جێبەجێ بکەن چ پارتی بن چێتی بن چ گروپی تر بن بۆ ئەوی بتوانین پارێزگا دیاری بکەین گۆڕانیشی زۆر لەسەر پەیوەندیەکانە یان بەسەر پەیوەندیەکانە نەهاتووە بەڵام تۆزێک هێوربوونەوە لە ئارادایە بەڵام نوێنەرەکەمان تا ئێستا نەگەڕاوەتەوە ئەنقەرە و بارەگەی نوێنەرایەتیمان لە ئەنقەرە هەر بەدەخراوی ماوەتەوە تا ئێستا ئێمە کەسمان نەناردووە و باس لەوەش نەکراوە لەگەڵ ئەوانە کە جارێشکە بینێرینەوە تا ئێستا بڕیارێکمان نیە لەم بارەیەوە ئەم مەسەلەی باسی لێوە نەکراوە تا ئێستا لەگەڵ تورکەکان باسی لێوە نەکراوە بەڵام ئەگەر ئێمە کۆبوونەوەمان نەکردووە کۆبوونەوەی سەرەکیمان لەسەر ئەم مەسەلانە نەکردووە بەڵام کۆنتاکت هەر هەیە کۆنتاک هەر بەردەوامە ئەگەر بمانێت پەرە بە پەیوەندیەکانمان بدەین بە دڵنیایەوە ئەبێت نوێنەرەکەمان بگەڕێتەوە بارەگاکەی خۆشمان وەرگرینەوە و دەست بەکار بێت بەڵام ئەوە پێویستی بە ئیرادەیەکە لەلایەن ئێمە و لەلایەن ئەوانەوە ئێمە هێشتا بڕیارمان نەداوە بەڵام ئەگەر کۆبووینەوە لەگەڵ یەکتری ئەمە یەکێکە لە بابەت سەرەکیەکەن ئەوەی کە پەیوەندی بە یەکێتی نیشتمانی کوردستانەوە هەیە پێم وایە ئەو شاندەی کە هات ئەزانێت و هاوڵاتیانی خۆشمان ئەزانێت کە ئێمە کەم تەرخەمیمان نەکردووە لە سەردەمی بەتایبەتی لە سەردەمێکی زوو لە سەردەمی بەڕێز مامجەلال و سەرۆک ئۆزالیش بۆ هەنگاونان بۆ ئاشتی لە کوردستانی تورکیا و بەدڵنیەوە هەر دەرفەتێکیشمان هەبێت هەر باسمان لەم مەسەلەیە کردووە هەستەکەین لەم قۆناغی ئێستادا ڕەنگە حکوومەتی تورکیا هەندێک هەنگاو بنێت یاخود ڕەنگە دیراسی هەندێک هەنگاو بکات بەڵام هێشتا لی دوو دڵە هەلومەرجی تورکیا بە دڵنیایەوە من پێم وایە هەلومەرجێکی باش نییە هەلومەرجێکە من ئەم ساڵ هاوین لە ئەنقەرە و ئستانبولم بینی باری ئابووری زۆر خراپە باری دارایی زۆر خراپە کێشە هەیە گرانی هەیە کۆمەڵێک کێشە لەم ماوەیەدا زۆر لەوێ هاتوۆتە ئاراوە لەسەر ئاستی ناوچەکە بە دڵنیایەوە ڕخنەیەکی زۆر لە سیاسەتی دەرەوەی تورکیا هەیە بەتایبەتی لە سووریا بەرامبەر بە دیمەشق و بەرامبەر بە ئەو گروپانی کە تورکیا پێگیری لێ کات و بەرامبەر بە کوردی سووریا ئەم مەسەلانە بە دڵنیایەوە ئێمە تێڕوانی خۆمان هەیە سەبارەت بەم مەسەلانە لەبەرەوە بەتایبەتی مەسەلەی هەڵبژاردننی شارەوانیەکان لە تورکیا تەسەوڕەکەین کە کاریگەری زۆر لەسەر سیاسەتی ئایندەی تورکیا بەجێ بێڵێت هەستەکەین هەوڵێک هەیە یاخود بیرکردنەوەیەک هەیە لە دەرچوون لەو قەیرانی کە ئێستا تورکیا تێکەوتووە ئەمە بەشێکی پێویستی بە گۆڕینی سیاسەتی دەرەوەی تورکیا هەیە لە ناوچەکە
و بەشێکی پەیوەندی بە گۆڕینی سیاسەتی تورکیا هەیە لە ناوخۆ ئەوەی ناوخۆش مەبەستمان پەیوەندی نێوان کورد و ئەنقەرەیە. ئێمە ئەگەر مەسەلەکە بێتە سەر کۆبوونەوە لەگەڵ تورکەکان بەدڵنیە ئەو یەکێکە لە مەسەلە هەرە سەرچیەکان هەمیشە هەر باسمان کردووە و ئەگەر باسیشی نەکەین ئەمە خۆیان ئازانە تێڕوانینی ئێمە ئەوەیە کە زۆرمان پێ خراپە پەیوەندێکی ناتەندروست لە نێوان کوردی تورکیا و ئەنقەرە هەبێت و پێمان باشە ئاشتی لە کوردستانی تورکیا بێتە ئاراوە و ڕێککەوتنێک یاخود لێک تێگەیشتنێک لە نێوان کوردی تورکیا و ئەنقەرە هەبێت. ئەمە قازانجی زۆری بۆ کورد هەیە و قازانجی بۆ حکوومەتی ئێستای تورکیا هەیە و لە هەمان کاتیش قازانجی بۆ هەموو گەلانی تورکیا هەیە. ئیرادەیەکی بەهێز لە تورکیا بۆ چارەسەرکردنی هەموو کێشەکان نییە. من باس لە ئیرادەیەکی بەهێز ئەەکەم بەڵام فشاری کێشەکان لە ناوخۆ و لە دەرەوە تورکیا پاڵ پێوانێت کە بیر لە چارەسەرێک بکاتەوە. ئەم چارەسەرە تا ئێستا لە تورکیا گەڵاڵە نەبووە یان سەر لێشێواویەکەیە ئەزانێن ئێستا ئەزان کێشەکان لەکوێت ئەزان کێشە لەگەڵ کورد هەیە ئەزان کێشە لە ڕووی ئابوووریەوە هەیە ئەزانێن کێشە لە ڕووی سیاسیەوە لەگەڵ وڵاتانی دراوسێ هەیە. هەستکردن بە کێشەکان خۆی لە خۆیدا هەنگاوی یەکەمە بۆ چارەسەر بەڵام ئەو هەنگاوە تا ئێستا بە تاواتی دانەنراوە یاخود هەنگاوی بۆ نەنراوە بە شێوەیەکی گونجاو بەڵام بیرکردنەوە لە گەڕان بە دوای دەریچەیەک بۆ دەربازبوون لە قەیرانەکان خۆی لە خۆیدا ئومێدێکی دروست کردو ئەو ئومێدە تا ئێستا زۆر بەهێز نییە بەڵام ئومێدێک دروست دەکات بەوەی کە ئەنقەرە هەنگاوێک بنێت بۆ چارەسەرکردنی کێشەکانی. من پێم وایە یان بەڵێ ڕەنگە وشەی فشار زۆر گونجاو نەبێت بۆ کوردستانی باشوور بەڵێ بەڵام ئێمە و پارتی بە شێوەی سەرەکی و ڕەنگە یەکگرتووی ئیسلامیش بە شێوەیشتر چونکە ئەوانش ئیسلامین و حەزبی حکومڕانی ئەوێ شەر ئیسلامین ئەم سێلایەنە خۆمان بە دۆستی تورکیادا ئەنین و پێمان ناخۆشە تورکیا تووشی قەیران بێت یاخود ئەو کێشانێک کە ئێستا هەند لەوێ چارەسەر نەکرابن ئەوەی کە ئێمە لە دەستمان دێت هەوڵی بۆ کەم تەرخەمیتیان ناکەین بۆ چارەسەرکردنی کێشەکان بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە ئێمە ناتوانێت هیچ ڕۆڵێکمان هەبێت لە مەسلەی بۆ نمونە کێشەی سیاسیەکانی تورکیا یاخود کێشەی ئابووری تورکیا ئەوەی کە پەیوەندی بە ئێمە هەیە ئەتوانین ڕۆڵێکتیا بجێڕین مەسلەی کوردی تورکیایە ئەتوانین ڕۆڵێک بە ڕەزامەندی تورکیا و بە ئامادەبوونی تورکیا بۆ چارەسەر ئەو ڕۆڵە بجێڕین و کاریگەریشمان ئەبێت لەسەر ئەو لایەنانەی کە تورکیا ئێوە کێشەکەیان لەگەڵا چارەسەر بکات بەڵام ئێمە فاکتەرێکی یارمەتی دەرین فاکتەرێکی سەرەکی نین ئەبێ ئیرادەیەک هەبێت لە ئەنقەرە و ئەو ئیرادەیە ئێمە ئەتوانین بیقۆزینەوە بە مەرجێک ئەنقەرە خۆی داوای ئەوە بکات ئەمە یەک دۆمیشیان لایانی بەرامبەریش لە ناو کوردی تورکیا ئەویش ئەبێت ئامادەی ئەوەی تیا بێت و بۆچوونی ئێمە ئەوەی لایانی بەرامبەر لە ناو کوردی تورکیا ئامادەی ئەوەی هەیە کە بەشدار بێت لە پرۆسی ئاشتی و هەوڵی ئەوەش بات کە بگات بە ڕێککەوتن یاخود بگات بە ئەنجامێکی گونجاو بۆ چارەسەرکردنی کێشەکە ئەوەی کە لە دەست ئێمە بێت بە دڵنیایەوە ئێمە بەرژەوەندیمان لەوەدایە کە دراوسەکانمان هەمیان لە ئاسوودەییدا بژین و هیچ کێشەیەک لە نێوانیاندا نەبێت هیچ کەم تەرخەمیەک لەم بارەوە ناکەین ئەم مەسەلەیە ئەگەر ئێمە ینی بڵێن بخێنە قاڵبی حیزبایەتیەوە چونکە ئەمە ڕۆڵی یان سەرۆکی هەرێم ئەتوانێت ڕۆڵێک لەم بارەوە بجێڕێت و سەرۆک وەزیرانیش ئەتوانێت ڕۆڵێک لەم بارەوە بجێڕێت ئەم مەسەلەیە زۆرتر لای ئەوان ئەبێت مشوری بخۆن چونکە ئەوان دەسەڵاتی سەرەکی لای ئەوانە و ئەوان ئەتوانن ئەم دۆسەیە بگرنە ئەستۆ بەڵام ئەوەی کە پەیوەندی بە ئێمەوە هەیە ئێمەش هەر بەشدارین لە حکوومەت و ڕۆڵی تایبەتی خۆمان هەیە ئێمە بۆ چونمان هەر لە سەرەتاوە ڕوون بۆ ئێمە لەگەڵ ئەوە بووین کە کێشەی نەوت بەبێ هەماهەنگی لەگەڵ بەغدا دەستی بۆ نەبرێت مەسەلەی نەوت و لەگەڵ ئەوە بووین کە ئەگەر ئێمە کار بکەین بۆ دەرهێنانی نەوت ئەم دەرهێنانە و ئەم پرۆسەیە بە هەماهەنگی بێت لەگەڵ بەغدا و نامەیەکی شەیە نامەیەکی هاوبەش هەیە بەڕێز مەمجەلال و سەرۆک وەزیرانی ئەو کاتی عێراق نووری مالیکی بەیەکەوە نووسیویانە ئەڵێن ئێمە ماف ئەدەینە هەرێمی کوردستان کە بە پێی دەستور سوود لە داهاتی نەوت وەربگرێت و بینێرێتە دەرەوە بەڵام ئێمە بەشدا لەگەڵ ئەوەدانین کە ئەمە تاکڕەوانە بێت
و کەس نەزانێت داهاتەکەی چی بەسەردێت و چۆن ئەفرۆشرێت و ئەبێت ئەمە لە چوارچێوەی سیستمی سیاسی عێراقدا بێت. ئەمە بۆچوونی ئێمە ئەو کاتە و ئێستا عێراق بۆچوونەکانی خۆی چڕ کردوتەوە، ئەڵێت ئێمە ئەتوانین ڕێک بکەوین لەسەر ئەم مەسەلەیە بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان 250,000 بەرمیل ڕۆژانە تەسلیمی بەغدا بکات، تەسلیمی سۆمۆ بکات. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان نوێنەرانی خۆمە لە حکوومەت و لە پەرلەمانی کوردستانیش ئەویان دەربڕیوە کە ئێمە پێشگیری ئەم داوای حکوومەتی عێراقەکەین. ئەو 250,000 بەرمیلە ئەبێت بدرێت بە بەغدا بۆی کێشەکە چارەسەر بکرێت. خۆی کێشەکە هەر بەوە چارەسەر ناکرێت، چونکە هەندێک لق و پۆپی تریشی هەیە پێویستە ئەمە چارەسەر بکرێت. بەڵام ئەمە بناغی مەسەلە یان بناغی چارەسەر دائنێت. یەکلایکردنەوەی مەسەلەی چارەسەرکردنی مەسەلەی 250,000 بەرمیلەکە ڕێی خۆشەکات بۆ چارەسەرکردنی هەموو مەسەلەکانی تر. ئەگەر لەسەر ئەم مەسەلێ ڕێک بکەوین کە بۆچوونی ئێمە ئەوەیە کە پێویستە حکوومەتی هەرێم نەرمی لەم بارەیەوە بنوێنێت و ڕازی بێت بە ڕادەستکردنی ئەم بڕە نەوتی کە بەغدا داوای ئەکات، ئێمە ئەو کاتەش بەدڵنیایە و پێگیری هەنگاوەکانی تر ئەەکەین بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. ئەبێت بەو جۆرە باسی بکەین کە دۆسەی نەوت هەر لە سەرەتاوە لای دوو کەس بووە، لای ئاشتی هەورامی بووە وەزیری پێشووی سەرچاوە سروشتیەکان لەگەڵ نێچیروان بارزانی. کاک نێچیر پێش ئەوە چوو بۆ بەغدا هەوڵیدا پێش پێکەینانی حکوومەت چارەسەری مەسەلەکان بکات، بەڵام لە کۆتایی ماوەی خۆی بوو وەکو سەرۆک وەزیرە نەیتوانی شتێک بگات یاخود دەرفەتێکی گونجاو ئەو کاتە نەهاتە ئاراوە. لەبەر وازی لە مەسەلەکەی هێنا ئەم فایلە ئێستا لای سەرۆک وەزیرانە. سەرۆک وەزیران تێڕوانینی هەندێک تێڕوانینی هەیە سەبارەت بە هەندێک مەسەلە، یعنی ئێمە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان پێمان وایە ڕەنگە ئاستی دیالۆگەکە قرس بکات. بۆ نمونە چەند مەرجێک دانراوە بۆ ڕادەستکردنی ئەو بڕە نەوتەی کە بەغدا داوای ئەکات. یەکێ لەوانە ئەوەیە کە ئەبێت بەغدا هەموو قەرزەکانی هەرێم بداتەوە. ئەوان لۆجیکێکیان هەیە تا ئەندازەیەکی زۆر لۆجیکێکی گونجاوە. ئەمە باس لەوەکەن ئێوە قەرزتان کردووە ئەبێت خۆتان قەرزەکان بدەن، ئێمە پەیوەندیمان پێ نییە. و هەروەها هەندێک مەسەلەی تریشیان باس کردو ئەڵێن ئەبێت ئێمە پێداچوونەوە بکەین بە هەموو داهاتەکانی نەوتی هەرێمی کوردستان و پێداچوونەوە بکەین بە داهاتی هەموو دەواازە سنووریەکان. وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ کێشەیەکمان نییە لەم پێداچوونەوەیە و لەگەڵ ئەوەن بێن و لەگەڵ ئەوەن کە شەفافیت لەم بارەیەوە هەبێت. ئەگەر ئەمە ڕێخۆشکات بۆ چارەسەر ئێمە لەگەڵ ئەوەن، بەڵام هەستەکەین لەناو حکوومەتی هەرێمی کوردستان ورتر ئەگەر ناو بێنم لەناو پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ ئەم تێڕوانی نەنین. ئەوان ئەنەوێت هەستەکەم ئەوان ئامادەن ئەو بڕەنەوتی کە بەغدا داوایەکات ڕادەستی بکەن، بەڵام ئەڵێن ئەبێت قەرزەکانمان باتەوە یاخود لانی کەم بەشدار بێت لە دانەوەی قەرزەکان و هەروەها ئەبێت موچە کەڵەکە بووەکانیش بداتەوە. پێم وایە ئەمە مەسەلەکە تۆزێک قورسەکەت. ئێمە لە ڕێگای سەرۆکی کۆمارەوە کە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و جێگری سکرتێری گشتیە هەوڵێکی دیپلۆماسی زۆر بەهێزماندا لە بەغداوە چوو بۆ هەولێر و سەرۆکی پەرلەمان ئەنجومەنی نوێنەرانی عێراقیشی لەگەڵ خۆی بردبوو. لەوێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دانیشتن، سەرۆکی هەرێمیان بینی، سەرۆکی وەزیریانیان بینی، تێڕوانینی خۆیان لەم بارەیەوە خستە ڕوو و حکوومەتی هەرێمیان هاندا کە هەموو هەوڵەکانی خۆی بخاتە گەڕ بوو ئەوەی لەگەڵ بەغدا بگەن بە ڕێککەوتن و باسی مەترسیەکانی بودجەی 2020 کرد. ئەگەر ڕێککەوتن نەبێت بە دڵنیاییەوە ئەوەی کە ئێستا لە بەغدا دێت ئەمە پێم وایە ڕەنگە بە هیچ شێوەیەک نێت. ئەگەر بەغدا نەرمی بنوێنێت لەم بارەیەوە وەکو ئەوەی پێشوو نەرمی نواند بوو ڕەنگە تەنها موچە بنێرێت و ڕەنگە موچەکەش هەمووی نەنێرێت. لەبەرەوە بە دڵنیایە وەکو چۆن پێش چارەسەرکردنی قەیرانی پاشەکەوتنی موچە هەلومەرجێکی زۆر نالەبەر لە هەرێمی کوردستان سەبارەت بە موچەی فەرمانبەران لە ئارادا بوو. ئەگەر ئەم مەسەلەیە بە دڵنیایەوە نەگەین بە ڕێککەوتن لەگەڵ بەغدا بە دڵنیایە ئەم قەیران جارێشکە سەر هەڵەداتەوە. هەوڵێکی لەم جۆرەمان نەداوە و ئەو سەردانە سەردانێکی ئاسایی بوو. ئێمە
زۆر جار لە پسراوانی خۆمان ئەچن بۆ بەغدا لەگەڵ بەشێکی زۆری سەرکردەکانی عێراق ئەوانەی کە لە حکوومەتن و ئەوانەی کە لە ناو ئەنجومەنی نوێنەرانی عێراقان و ئەوەی کە حزبە سیاسیەکانیشن خۆمە سیاستێکمان هەیە بۆ پەرەپێدانی پەیوەندیەکانمان لەگەڵ بەغدا ئەمە پەیوەندی بە حزبەکانەوە نێ پەیوەندی بە ئێمە و بەغداوە هەیە و هەستمان دەمێکە هەست بەوە ئەکەین کە پێویستە ئەم پەیوەندیە پەرەپێ بدرێت لوزنەیەکی گەورەمان هەیە لەوێ بە سەرۆکایەتی دکتۆر بەرهەم بۆ پەرەپێدانی پەیوەندیەکان ئەندامەکانی بریتین نوێنەرانی خۆمان لە بەغدا ئەوانەی کە لە ناو حکوومەتی عێراقا پۆستەکانیان وەرگرتووە و هەروەها ئەوانەی کە ئەندامن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەمانە لە هەوڵی ئەوەدان کە گەشە بەو پەیوەندی بدەن و بەردەوامی پێبن و ناو بەناو لێرەش ئەندامەکانی خۆمان ئەچن بۆ بەغدا هەر درێژە بەو پەیوەندی ئەدەن و چاو پێکەوتن لەگەڵ نوێنەرانی پرۆسی سیاسی عێراقەکە ئەمەش هەن وەک چوارچێوە بە هیچ شتێکی تری لێ نەکەوتۆتەوە و باسی شتی تریش نەکراوە ئەوەی ئێمە لە حوتی نۆ کۆبوونەوەی مەکتەبی سیاسی بوو پاشەوە هەمان ڕۆژ کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی بوو لە هەردوو کۆبوونەوە بڕیاردرا حوتی دوانزە کۆنگرەی داهاتووی یەکێتی نیشتیمانی کوردستان ببەسترێ لوزنەیەکمان هەبوو دەمێکە لوزنەکە لە ئارادایە چەند ساڵێک لوزنەی کۆمیسیۆنی باڵای ئامادەکاری کۆنگرە ئەمە کاراکرایەوە بەڵام هەندێک گۆڕانکاری تیاکران لەم ماوەیەدا ئەم کۆمیسیۆنە سەرقاڵی ئەوە بوو کە هەندێک لیزنە زیاد بکات سەرۆکی لوزنەکان هەندێکیان گۆڕانکاری بەسەرداهات چونکە هەندێکیان کۆچی دواییان کردووە هەندێکیان پۆستیان لە حکوومەتی هەرێمی کوردستانە وەرگرتووە ناتوان ئەو ئەرکانە جێبەجێ بکەن هەندێک لوزنەی تریش پێکهێنرا ئێستا سەرقاڵی ئەوەن دوایین کۆبوونەوە ئێمە باسی چەند مەسەلەیەکی گرنگمان کرد بەڵام بڕیارمان لێ نەداوتمان لە کۆبوونەوەکانی ترە بڕیاری لێ ئەدەین یاخود هەندێک مەسەلە تاوتوی ئەکەین ئەیبن بۆ ئەنجومەنی سەرکردایەتی بۆ ئەوەی هەموو ئەنجومەنی سەرکردایەتی بەشدار بێت لە بڕیاردان یەکێ لەوانە ئەبێت ئێمە ئەوە یەکلای بکەینەوە ئێمە چەند کەس ئەبین بۆ کۆنگرە ئێمە پەیڕەوی ناخۆمان هەیە لە مادەی 15 باس لەوە ئەکات کە نابێت لە 1000 کەس زیاتر بێت یعنی ئێمە بەپێی ئەمە ناتوان 1001 کەس بەرین ئێمە لەوێ باسمان کرد ئێمە 1000 بەرین بەڵام دەرفەتی ئەوەی تیا هەیە کە کەمتر بێت 1000 کەس بەرین 600 بەرین 800 بەرین ئەمە یەکلایمان نەکردوەوە ئەمە پێویستی بە دیراسەیەکە کێشەیەک هەیە لەم بارەوە کێشەکەش تەکنیکیە ئەوش ئەوەیە کە ژمارەیەکی زۆری کادرەکان حەزەکەن لەو 1000 کەسە بن کە بێن بۆ کۆنگرە بەڵام ئێمە ڕەنگە 10,000 کادرمان هەبێت مافی ئەوەیان هەیە بچن بۆ کۆنگرە ئەمە ئایا ئێمە بەدانان بێت یاخود بە هەڵبژاردن بێت ئەمە یەکێکە لەو مەسەڵانە ئەبێت ئێمە یەکلایی بکەینەوە ئێمە بە پێی پەیڕەوی ناوخۆ 120 کەس سکرتێری گشتی ئەیبات دیاریان ئەکات بۆی ببن بە ئەندامی کۆنگرە ئێستا ئێمە بەداخەوە سکرتێری گشتی لە ژیان نەماوە ئایا ئەمە چییە ئەم دەسەڵاتی ئەبێت یاخود ئەمە نەدەرێت بە کەس بەڵکو بە شێوەیەک بێت کە بگەڕێتەوە بۆ شێوەی دابشکردنی گشتی لەوێ ئەوانش دابش بکرین بەسەر ئەوانی ترە یاخود چارەسەرێک بۆ ئەم مەسەلەیە بدۆزینەوە کۆمەڵێک مەسەلەی تەکنیکی لەم بارەیەوە هەیە ئێستا سەرقاڵی ئەوەن کە ئەمە چارەسەری بکەین هەموو لوزنەکان کارەکانی خۆیان جێبەجێ کردو ئەوەی ئەمێنێتەوە ئەتوانین لە ماوەی 2 ڕۆژ یا 3 ڕۆژ ئەو پەڕی ئەگەر کاتێکی زۆر دانێم لە ماوەی هەفتەیەکە هەموو مەڵبەندەکان هەڵبژاردننی خۆیان بکەن نوێنەرەکانی خۆیان بنێرن مەڵبەندی دهۆک لە هەمان ڕۆژ لێرە لە سلێمانی لە هەولێر لە مووسڵ لە شوێنەکانی کە هەموو یەک ڕۆژی ئەوێت کەسەکان ئەچن بۆ هەڵبژاردن لیستەکان دائەنێن ئەندامەکان ئەچن لەوانە ژمارەیەکی دیاریکرا و هەڵەبژێرن ناوی دەرسوەکان ئەنێردرێت بۆ لوزنەی باڵا لای خۆی دائەنێت هی مەکتەبەکانیش چەند مەکتەبێکمان هەیە ئاگدار ئەکرێنەوە کە هەر مەکتەبێک ڕەنگە 5-6 ئەندامی هەبێت مەکتەبەکان زیاتر لەوەیان هەیە کرێت ئەمانش دابنیشن بۆ نمونە لە مەکتەبەکەی من ڕەنگە 12 ئەندام مەکتەبم هەبێت ئەوان پێم بڵێن 5 یا 7 کەس ئەبێ بێت من لێرە کۆیانەکەم و هەڵبژاردنیەکیان بۆ ئەەکەم ئەو ژمارەی کە پێویستە ئامادەی ئەەکەن ئەکری ئەمە هەمووی لە یەک ڕۆژا بێت یعنی ئێمە ئەو پەڕی لە مەسەلەی هەڵبژاردنە هەفتەیەکمان ئەوێت ئەم مەسەلەی کۆتایی پێدێت یعنی ئەم مەسەلانەوە باس نەکردو بەڵام بە دڵنیایەوە ئەبێت یەکێتی کەسی یەکەمی هەبێت ئەو کەسە ناوی سکرتێری گشتی بێت یاخود سەرۆک بێت یاخود هەر ناوێشتر بێت یعنی مؤسسە ئەبێت بەڕێوەبەرێکی هەبێت
لەبەرەوە ئەبێت کەسێکی دیاریکراو هەبێت لەم بارەیەوە. چکە پێشتریش گفتوگەیەکە بوو لەسەرەوەی کە سێ کەس بن ئەنجومەنێکی سێ کەسی بێ بۆ سەرپەرشتیەکێتی. ئەوە بە پێی پاراوەکە یعنی ئەم ئێستا من زۆر بە زەحمەت ئەتوان وەڵامی ئەمە بمەوە چکە پەیڕەوی ناوخۆ یەکلایی نەکراوەتەوە. ئێستا ئێمە پرۆژەیەکی پەیڕەوی ناوخۆمان هەیە ئەنجومەنی ناوەند دایناوە. ئەمە سیستمەکەی ئەوەی من سەیرم کردوێت سیستمێکە ئەتوان بڵێن سیستمی ئەنجومەنیە. ئەوەی پرۆژەی شترمان هەیە پەیڕەوی ناوخۆ مەکتەبی ڕێخستن دایناوە. ئەمە سیستمەکە بەرەو سەرۆکایەتی ئەیبات و نزیکە لەوەی ئێستا. ئەوەی من بەمانای وشە پرۆژەی سەربەخۆ نییە. پرۆژەی ئەنجومەنی ناوەندم هەموار کردوتەوە کردومە لەباتی ئەوەی ئەنجومەنەکە سیستمەکە ئەنجومەنی بێت کردومەتە سیستمی پەرلەمانی. یعنی ئێمە کە ئەچین بۆ کۆنگرە ئەوەی ئەوانی شەروایە سەرکردایەتی هەڵنابژێرین لە کۆنگرە بەڵکو ئەنجومەنی گشتی هەڵەبژێری کە ئەمە پەرلەمانی حەزبە. دواتر پەرلەمانی حەزب کەسێک سەرکردایەتی هەڵەبژێرێت بۆ ئەوە. پێم وایە ئەم پرۆژە من پێشگیری پرۆژەی ئەنجومەنی ناوەند ئەەکەم بەڵام لە ئەنجومەنیەوە بکرێتە پەرلەمانی چونکە ئەمە کارەکان باشتر ئەکات. لەوەی ئەوان وادانراوە سێ کەس وەکو ئەنجومەنێکی سێکەسی بێت ئەمان یەکێتی بەڕێوە برن ئەو پرۆژەکە ئەمان بەو جۆرەیە. وەکو چۆن هەندێک حزب هەیە هەندێک حزب هەیە دوو کەسی هەیە یعنی دوو کەس سەرۆکچین هاوبەشن ئەوان سێ کەسیان داناوە. ئەوەی من باسم لێوە کردووە ئێمە وەکو پەرلەمان وەکو چۆن لە سیستمی پەرلەمانیە سەرۆک هەیە ئێمەش ئەتوانی سەرۆکمان هەبێت سەرۆک و جێگری هەبێت و ئەنجومەنی گشتی ئەکرێت وەکو چۆن پەرلەمان دەستەی سەرۆکایەتی هەیە دەستەیەکی سەرۆکایەتی هەبێت لە جێگرێک و لە سەرۆکێک و دوو جێگر. پاشان ئەنجومەنی سەرکردایەتی هەڵبژاردننی بۆ ئەکرێت و ئەمە ئەبێت بە حکوومەتەکەی حزب لە ناوخۆدا. وەکو ئەوەی هەرێمی کوردستان هەمان ئەزمونە هەمان مۆدێلە بەڵام لە حکوومەتەوە گوێزراوەتەوە بۆ حزب وەستێتە سەر هەڵبژاردننی ئەو پەیڕەوی ناوخۆیە. ئێستا وەکو باسم کرد ئێمە دوو پرۆژەی پەیڕەوی ناوخۆمان هەیە. ئەوەی من خۆم بە پرۆژەی دانانیم ئەمە هەموارکردنی پرۆژەیەکی ترە. ئێمە دوو پرۆژەمان هەیە ئەکرێت ئێمە یەکێکیان هەڵبژێرین و ئەگەر ڕێک نەکەوتین لەسەرەوەی کە یەکێکیان هەڵبژێرین ئەکرێت هەردوو پرۆژە ببرێت بۆ کۆنگرە لەوێ ئەخرێتە بەردەم ئەندامانی کۆنگرە ئەڵێن یەکێک لەوانە هەڵبژێرن دەنگدان لەسەر یەکێکیان ئەکرێت. پاشەوەی کە ئەمە یەکێکیان هەڵبژێردرێت ئەبێت لە کۆنگرە لە مەسلەی سەرکردایەتی و لە هەڵبژاردنە کاری پێ بکرێت.